ڕێکخراوێکی بیانی باوکاری بەڕێوەبەرایەتی کشتوکاڵ هەڵەبجە سەرقاڵی دروستکردنی هەفتە بازاڕێکە تایبەت بە جوتیاران و خستنەڕووی بەرەمەکانیان. هەفتە بازاڕەکە پێکدێت لە 92 دوکان و بێ بەرامبەر دەدرێت بە جوتیاران. بەوتەی بەڕێوەبەری کشتوکاڵ هەڵەبجە پرۆژەکە بەرەو کۆتایی دەچێت و خزمەتێکی باش بە جوتیاران دەکات بۆ ساغکردنەوە و فرۆشتنی بەرووبوومەکانیان. دەژڵێت هەفتانە ئەو دوکانانە بە ژمارەیەک جوتیار دەدرێت. تەبازاڕە خزمەتێکی زۆر گەورە بە جوتیارانی سنوورەکە ئەگەیەنێ ئەو جوتیارانی کە خاوەن بەرهەمی باشن و ئەتوانن بە بازارکردنی بۆ بکەن و ئەم دوکانانە بەبێ بەرامبەر ئەدرێ بە جوتیارەکان و هیچ قۆڕخکاریکی تێدا نیە. هەر هەفتەی ڕەنگە بە کۆمەڵە جوتیاری تایبەت بدرێ و لە هەفتەی داهاتوو ئاڵوگۆڕ لەسەر جوتیارەکان و شێوازی بەرهەمەکانیش بێت لەناو هەفتە بازاڕەکە. پرۆژەکە 104 ملیۆن دیناری بۆ تەرخان کرا و لە سەدا هەفتای پرۆژەکە لەلایەن کۆمپانیای GIZ ئەڵمانی و لە سەداسی پرۆژەکە لەلایەن بەڕێوەبەرایەتی کشتوکاڵ هەڵەبجە جێبەجێ دەکرێت. شارەزایەکی بواری ئابووریش دەڵێت کردنەوەی هەفتە بازاڕەکە جموجوڵی ئابووری و کڕین و فرۆشتن لە ناوچەکە زیاد دەکات و یەکێک لە هۆکارەکان و گرفتەکانی بەردەم جوتیارانیش لە ئێستادا ساغکردنەوە و بە بازارکردنی بەرەمەکانیانە. کشتوکاڵ کردێکە لە هەر کردە گرنگەکان لە هەر وڵاتێکا بگرێەوە بە تایبەت بۆ هەرێمی کوردستانی خۆشمان کە بێ پشتی پێ ببەسترێەوە ببوژێنرێتەوە گرنگێکی تاوای پێ بدرێ. ئەمەش بە چی ئەکرێ؟ عنی یەکێ لە هۆکارەکان توانم بڵێم ئەم پرۆژەیە کە جەنابتان ئیشارەتی پێدەن و دروستکردنی بازاڕە بۆ ساغکردنەوەی بەرووبوومی جوتیاران، چون یەکێ لە هەر گرفتە گەورەکانی بەردەم جوتیار ئەمڕۆ بەردەم بەرهەمهێنی ئێمە لە بواری کشتوکاڵا نەبوونی بازاڕ و نەبوونی شوێنەکە بۆ ساغکردنەوەی بازاڕەکان چ لە ناوخۆ چ لە دەرەوە. لە لایەکی تریشەوە هەفتە بازاڕ عادەتەن نرخ تیا کەمترە و هاوڵاتیش ئەتوانێت ئیسفادەی لێ بکات بۆ هاوڵاتیانی شتێکی زۆر باش و گونجاوە بێەوە بە سعرێکی کەم ئەو شمەکەی کە بیانەوە لە هەفتە بازاڕە دەن. ئەزمموی شوێنەکانی تر ئەوەی کە ئەزمون کراوە ئەیبینین لە شارەکانی کە بینیومانە کە هەفتە بازاڕەکان چەندە قرەباڵخن. زۆر لە بازاڕ ئاسایەکانی ترمان قرەباڵخترن، هەر خۆی بۆ خۆی ئەوە نیشانەیەوە دروستبوونی جموجوڵی بازرگانی و کشتوکاڵێ لەو شوێناکەی بینی. پرۆژەکە گرنگی و تایبەتمەندی خۆیە و جوتیار ڕاستەوخۆ بەرەمەکەی دەفرۆشێت و دەیگەێنێتە دەستی کڕیار. بڕیارە 5/12 ساڵ بازاڕەکە بکرێتەوە و جوتیارانیش بەرووبوومەکانیان بخەنە ڕوو. ئەماش ئەرکی جوتیار ئاسان دەکات لە فرۆشتنی بەرووبوومەکانی. لەلای جوتیارانیش پرۆژەکە بە بایەخ و گرنگ سیر دەکرێت و بە یەکێک لە بازاڕی بەرەمە کشتوکاڵی پێشکەوتوەکان ناوی دەبەن. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.